قسەی راپۆرتێکمان ئامادەیە کە پێشانگایکی کتێبە لە شنۆ کراوەتەوە بێگومانم پێشانگایە کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە و ئەوەی کە گرنگیشە لەم پێشانگایە چەندین کەس توانێتی بەشدار بێت و وان دێ لەو کەسانەش یەکێ لەوانە کە وەکو کاکتایری عزیزی وەکو هاوڵاتیە لەسەرم پێشانگایە قسە ئەکات و بۆ بتوانێت بە شێوەیەکی باش لەسەر پێشانگاکە کار و چالاکیەکانی وە زۆر بەڕێزیش کاک عومەر محەممەدی وەکو بەڕێوەبەری پێشانگاکە ئەتوانن ئەمانە لێدوان بن کە گرنگی و تایبەتمەندی ئەم پێشانگای خۆی لە چیا بینێتەوە بابەیە کۆبینەری ئەم راپۆرتە بین و دواتر لەگەڵتانە بەردەوامە میفەرمو. عمەر محەممەدی بەرپرسی ناوەندی زانستپەروەری بۆ ژیان بنکێکی ڕۆشنبیریە لە ئاستی ڕۆشنبیری و خوێندنەوەی کتێب و زمانوانی و فێرکردنی زمانی کوردی کار دەکا لە شنۆ و دەوروبەر هەستاوین بە ئەرکێکی گەورە ئەویش سازکردنی پێشانگایەک بۆ جەماوەری شارۆمەندانی بەڕێزی شنۆ و ناوچە. پێم خۆشە وەکو بەڕێوەبەری ئەو بەشەی پێشانگا چەند هۆکارێک لەسەر کتێب و نەخوێندنەوەی کتێب و یا ئاسی دابەزینی کتێب و لەو بابەتانەوە باس بکەن. دیارە هەر کۆمەلگایەکە کتێب دەخوێنێتەوە کۆمەلگایەکی پێشکەوتووە کە گوماندەوەی دانیە، بەڵام ئەوەی کە ئێستا لە کۆمەلگای ئێمەدا ئەگە بمانەوێ بەحسی لێ بکەین وەک مەسەلەی کتێب و جێرە و کێشەکانی کتێب دووسەی کێشەمان لە بەردەمدا هەیە. یەکێک لەو کێشانە ڕاژەی زۆری کتابە، کتێب بە ڕاژەیەکی زۆر بە ناوەڕۆکی جیاواز و جۆرا و جۆر دێتە بازاڕی و چاپ دەکرێت. دەتوانم بڵێم ئێمە بەڕاستی نووسەرمان زیاترە لە خوێنەری لەو بابەتەوە. ئەوە خۆت بەشێک لە گرفتی کتێبە. گرفتی دوومان ئەوەیە کە ئێمە پلانێکی داڕێژراومان دەژیانماندانیە بۆ خوێندنەوەی کتێب کەەوە یەکێک لە کێشە هەرە سەرچیەکانی کۆمەلگای بە تەواویبەت ئێران بە گشتی وە کوردستانیش دەگرێتەوە. دوای ئەوەی کە دۆستان و هاوڕێیان بانکێشتیان کردین بۆ ئەوەی کە دیدارێک بکەین لە پێشانگای کتێب لە شاری شنۆ لە هۆڵی مستەماعی فەرهەنگی، پاش ئەوەی کە هاتیم بۆ ئێرە کۆمەڵێک کتێبی زۆر زۆر بە ئەرزیش، زۆر پڕناوەرۆک بە سوود لە هەمان کاتدا داشکاندنێکی زۆر باش کراوە لە نرخی کتێبەکاندا. دوای ئەوەی کە هاتم کتێبەکانم بینی زۆر زۆر پێی خۆشحاڵ بووم. من و هاوڕێیان کە لەم هاباد ڕاهاتووین بۆ شنۆیەوە لێرە کۆمەڵێک کەسی باش باش، کۆمەڵێک کەسی ڕووناکبیر، کەسی باسەوات، کەسی لێ هاتوو لە پێشانگاکەدا بەدی دەکرێن و خودی پێشانگاکە بە ئێوە ئازیزان و خۆشەویستان دەڵم تەوسیەتان پێ دەکەم کە حتمەن سەردانی ئەو پێشانگایە بکەن بۆ ئەوەی کە لە وەدەستهێنانی ئەو کتێبە بە ئەرزیشانە، لە وەدەستهێنانی ئەو کتێبە باشانە لە هەمان کاتدا ئەرزان و بە نرخێکی زۆر گونجاو و باش دەتوان وەدەستان بکەوە وەدەستی بێنن.